بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق و گۆڕانکاریەکان دەکەین قسە لە سەرەوە دەکەین هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق چ تایبەتمەندێکیە و دەتوانێت چ گۆڕانکارێک دروستکە و ڕۆڵی خەڵک لەو گۆڕانکاریە چی دەبێ و تا چەندێک بەغداد گرینگە بۆ خەڵکی کوردستان کە ئێستا زۆربەی ئەوەی کە پێوەستە بە موچە بە نەوت بە بەشە خۆراک دەرمان لە بەغداوە بڕیاری لەسەر بدرێت لە بەغدا پێویستمان بە چ جۆرە نوێنەرایەتیەکەوە چەندە گرینگە پێگەی کورد لە بەغدا بەهێز بکرێ چلانێک بچێتە بەغدا پێگەی کورد بەهێز دەکرێتەوە باز لە دۆخی عێراقیش دەکەین پێشتر باز لە ئاڵۆزی دەکرا ئایا هەڵبژاردن و چوونە ناو بانگەشی هەڵبژاردن عێراق لە ئاڵۆزی دوور دەخاتەوە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستە سیاسەکان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە بەریتانیا و لەگەڵمان دەبێت کاکتۆر سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزان لەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق کەوا بڕیار لە مانگی 11 بەڕێوە چێمە لە ماوەی ڕابردوودا 5 ساڵ بژاردننی پەرلەمانی عێراق کراوە لە دوای ساڵی 2023 ڕوخانی کەوتنی بەعس پێ دوای ئەم هەڵبژاردنە چ وەکو کاتەکەی هیچ تایبەتمەندێکی لە هەڵبژاردنەکانی پێش و چ لەو بارودۆخێکی عێراق وارەی میشی تێدایە بەناوی خۆی بەخشەندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێز تەنکا حەکیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەلبەتە هەڵبژاردن ئەم پرۆسە هەڵبژاردن کە ئێستا قرارە لە 11دا ئەنجام بدرێت لە عێراقدا و ئێستا کەوتونەتە ناو بانگەشەی هەڵبژاردنەوە لە قۆناغێکی سەختی ناوچەیی و ناوخۆیی و ئەو بارودۆخەیە کە هەموو جیهانی پێدا تێتە بڕێت ئەلبەتە عێراق یەکێکە لەو دەوڵەتانێکە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا کاریگەری ئەو گۆڕانکاریانەی بەسەرەوە بەدیار دەکەوێت و بەشێکە لەو پرۆسەیە کە ئێستا لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە دەگوزارێت و ئەلبەتە لە خۆشی دادا بەشبوونێکی قوڵ هەیە لە نێوان هەم پێکاتەکان و لە نێوان پێکاتەکان خۆشیاندا بۆیە پێم وایە ئەم هەڵبژاردنێکی ئێستا عێراق پێدا دەبڵێکی کە هەڵبژاردنانەی کە لە دوای 2005ەوە کە بۆ نوێنەراتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێت یەکێکە لەو قۆناغە سەختانەی کە هەڵبژاردن پێدا تێتە بڕێت ئەلبەتە بەڵێ عێراق خۆی بۆ خۆی استقراری بە خۆیەوە نەدیوە ئارامی بە خۆیەوە نەدیوە لە هیچ قۆناغێکدا نەتوانراوە هەڵبژاردنێکی ساغ و تەندروست ئەنجام بدرێت بەڵام ئەم هەڵبژاردنیان سەختترە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو و پێم وایە ئەو ئالێنگاریانی ئەو تەحەدیاتانی کە ڕوبەڕووی هەڵبژاردن دەبێتەوە زۆر گەورەتر لەو هەڵبژاردنەوەی کە لە ڕابردوودا ئەنجام درراوە بۆیە دەتوانم بڵێم گۆڕانکاریەکانی ناوچەکە گۆڕانکاری ناوخۆیەکانی عێراق گۆڕانکاریەکانی ناو پێکاتەکانی عێراق بە کورد و سونە و شیعەوە کە ئەم سێ پێکاتەیەکە عێراقی دوای 2023 لەسەر بیناکراوە ئەومان پێ دەڵێت کە ئەم بەرئەنجامی هەڵبژاردنەی کە دێتدا ئایندەدا جۆرێک لە گۆڕانکاری یا جۆرێک لە شێوازێکی نوێ لە مامەڵەکردن لەگەڵ ئەم پێکاتانەدا لە ناوخودی خۆیاندا بە دەرەجە یەکەم و پاشان لە نێوان پێکاتاندا دروست دەکات. بەڵێ بەڕێزوتم ئەم هەڵبژاردن لە کاتێکدا بڵێن عێراق لە سەرڕێی گۆڕانکاری بێ و پێکاتەکان چی شیعر ناوخۆیاندا ناکۆکن چ سونە چ کورد بەس بۆ کورد بڵێن پەرلەمانی عێراق چ گرنگیەکی هەیە بۆ کورد و بۆ خەڵکی کوردستان و پەرلەمانی عێراق ڕۆڵی زیاتر پێدراوە لە بەراورد بە پەرلەمانی کوردستان ئەلبەتە لەو خاڵەوە دەست پێ بکەین ئایا بەغدا بۆ عێراق بۆ کورد گرنگە بڵێ بەغداد بۆ کورد گرنگە قوڵایی استراتیجێتی کورد دەبێت لە بەغداوە بێ چونکە ئەومان لەبیر نەچێت ئێمە ئێستاش بمانێ و نەمانێ لە چوارچێوەی دەوڵەتێکدان کە پێی دەوترێت عێراق ئەم چوارچێوەیە کە دروست کراوە کۆمەڵێک کۆتوبەندی دەستوری و یاسایی تۆ ئەدەبەسێتەوە بەناوەندەوە بۆیە گرنگە کورد لە بەغا وجودی و تەواجودی هەبێت بۆیە گرنگە بۆ کورد لە ناو خۆی خودی عێراقدا لە ناو پەرلەمانی عێراقدا وجودی هەبێت لە ناو کایە سیاسەکان و هاوکێشە سیاسەکان و دامەزراوە سیاسەکانی عێراقدا بە بەهێزی بوونی هەبێت بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا کورد لە بەغدا نوێنەرایەتی کوردی کردووە یا نوێنەرایەتی پارتێکی سیاسی کردووە یا لە چوارچێوەیەکی تەسکی حیزبیەتی دەرنەچووە بەڕاستی ئێمە لە دوای ساڵی 2023 هەتاکو ئێستا کە نزیکەی 22 ساڵ دەکات کورد لە بەغدا وجودی هەیە بەداخەوە دەڵێم ڕۆژ دەڕوای ڕۆژ انتخابات لە دوای انتخابات کابینە لە دوای کابینە پێگەی کورد لە عێراقدا لاواز بووە لە سەرەتادا دەوترات کە پێکاتەی پێکێنانی کابینەکانی حکوومەتی عێراقی و داڕشتنی هاوکێشەی سیاسی لە عێراقدا کورد دای دەڕێژێ و قسەی ئەخر کورد دایدا دەکات دوای ئێستا وای لێ هاتوو کە ئێستا
کورد وەکو پاشکوێک لە پرۆسی سیاسی عێراقدا سێر دەکرێت ئەمە جێگەی داخە ئەمە هۆکاری گەلێکی زۆر لە پشتیوە هەیە بەڵامێکێک لە هۆکارە سەرەکیەکانی پشتیەوە برێتێ لە دابەشبوونێکی قوڵ کە لە ناو پێکاتەکانی لە ناو پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هەیە و نەتوانراوە ئەم ناکۆکیانە بڕەوێنێتەوە بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ بۆشایەکانی ناو ئەم پارتە سیاسیانە گەورەتر و فراوانتر و لێکدابراوتر دەبێت بەداخەوە وا دەڵێم بۆیە پێگەی کورد لە بەغدا لاواز بووە و بەرەو لاوازبوونی زیاتر دەڕوات و ئێستا عنی لە سەرەتاوە ئێمە لە دوای 2030 بازەوە دەکرا کە کورد چۆن پێگەی خۆی لە عێراقدا قایم کات و مادەی 140 و بەدەستهێنانی مافەکان و ئەو دەریای خوێنەی کە کورد ڕاندوێتی بۆ ئازادی و سەربەخۆی لە عێراق و سیستمێکی وا کە بتوانێت هاوبەشێکی ڕاستەقینە بێت لەگەڵ عێراقدا بەڕاستی هاتووەتە سەرەوەی کە ئێستا ئایا ماگانە موچەمان بۆ دەنێرن یا بۆمان نانێرن بگرە لەوەی کە ئەم بابەتانە بابەتێکی وەکو بڵێ هەم یاسایین هەم دەستوورین لە عێراقدا بەڵام پێگەی کورد ئەوەندە لاواز بوونی توانێت بە پێگە دەستوریەکەیشەوە بە پێگە یاساییەکەیشەوە نەتوانێت ئەم گرفتانە چارەسەر بکات و وای لێ خوێنراوەتەوە کە کورد لە عێراقدا وەکو میوانێکی ڕەزاقور سێر دەکرێت بەداخەوە بۆیە ئەمە خەتای کێ بووە لە ڕابردوودا بەڕاستی دەکەوتە سەر هەستۆی ئەو دوو پارتە سیاسی کە لە بەغدا زۆرترین و باشترین پۆستەکانی عێراق مەدەست بوو هەر لەسەر و کۆمارەوە لە وەزیری داراییەوە لە وەزیری خارجیەوە لە وەزارەتە بەهێزەکانەوە ئەمانە بەدەست بووە لە عێراق و زیاد لە نزیکەی 200 پۆستی باڵا لە عێراقدا لەدەن ئەم دوو هێزەوە کۆنترۆل کراوە ئەوان بەرپرسندەی و ئاخر جاریش ئەوە بوو کە بینیمان ئەو سەفارەتە ئەو سەفیرانە کە لە عێراقدا دەستنیشانکرد نزیکەی 100 سەفیر بوون نزیکەی 15 بۆ 13 کورد بوون لە نێو پارتیەکی تێ بۆ خۆیان دابەشکران ئەمەوە کات ئەومان پێ دەڵێت کە ئەم دوو پارتە سیاسی ئەوەندە خەمی خۆیانە ئەمەندە خەمی پارتە سیاسەکەی خۆیان و پێگەی پارتە سیاسەکەی خۆیان ئەوەندە خەمی پرۆسەی سیاسی کورد لە عێراق یان بەواتای کتن بەدەستهێنانی مافەکانی کورد لە عێراقدا نییە واتە ناتوانین نەراتێکی ڕاستەقینەی مافەڕەواکانی خەڵکی هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغدا بۆی کو ئێمە دوای چارەکە سەدەیەک لە خەباتی دەستوری و دامەزراوە لە عێراقدا گرفتەکەمان تەنانێتەوە سەر ئەوەی کە موچە دابین نەکرێ موچە دابین ناکرێت بەداخەوە بۆیە گرنگە کورد لە بەغدا هەبێ بەڵام چ جۆرە کوردێک لە بەغدا هەبێ چ جۆرە ئەجەندایەک لە بەغدا هەبێ پێویستە کە ئێمە لە دوای ئەوەی کە انتخابات دەکرێت ئەم هێزە سیاسیانە ئەگەر ناکۆکش بن بە یەک کتلەی سیاسی کوردی بە یەک دەستی لە بەغدا مامەڵە بکەن و پرۆژەی سیاسی کوردی لە بەغداین بکەن تەبەنی بکرێن نەک پرۆسەیەکی سیاسی حیزبی و تاک حیزبی لە بەغدا بەڕاستی ئێمە گرفتمان ئەمەیە لە بەغدا لە کاتێکدا کە پارتە سیاسیەکان لەگەڵ لایەنە شیعە و سونیەکانە تێکەون پەنا بۆ پارتە سیاسیەکان تر دەبن کاکە با یەک دەست و یەک دڵ بی بەڵام لە کاتێکدا کە دێتە سەرەوەی کەوا بۆ بەدەستهێنانی مافەکان ئەو کاتە دەچن بە تەنها گفتوگۆ دەکەن لەگەڵ پارتە سیاسیەکان و پێکاتە سیاسەکانی عێراق ئەو کاتە ئەوانش دەزانن کە ئەمان بە شێوازێکی لاوازی مامەڵە دەکەن و دابەشبوون لە ناوخۆیاندا پێداگیری لەوە دەکەن کە مافەکانی کورد دابین نەکەن بەواتاکی دەردەڵم ئێمە ئەوەندەی پێویستمان بەوە هەیە کە ئەجەندایەکی نەتەوەیی بەهێزی کوردی لە بەغدا وجودی هەبێ ئەوەندە پەیوەستی نین بەوەی کەوا فعلەن بتوانین چەند ئەندام پەرلەمانێک زیادکەن لە بەغدا باشە ئەکتۆر دێنی سەر پێگەی پەرلەمانی عێراقیش بڵێن ڕۆڕی لە بەغدا بەڵام وەکو ئەوەی کە بەرەزکرد نوێنەرایەتی کورد لە بەغدا کە پارتی و کێتی زۆری نەبوو شکستیانی ناوە بەرەز وتت بەغدا بۆ کورد قوڵایەکی استراتیجیە بەڵام ئەوان پێ دوایە لەبری بەرژەوندی خەڵکی کوردستان کردویانە بە بەرژەوندی حزبی و کۆمپانیا و پارە پەیداکردن و بازرگانی نەوەکو جێبەجێکردنی مافەرەسووریەکانی خەڵک لە بەغداد تا حەکی مۆشتێکی بەڵگەنەویستە یعنی تۆ سێر کە ئێمە بەرزترین پۆستی دەوڵەتی کە لە عێراقدا بێتە لە سەرکۆمار بەدەستی کوردەوەیە وەزیرەکانی وەزیری خارجی کە پۆستێکی باڵایە و پۆستێکی سیادێ بەدەستی کوردەوە جەگری سەرۆکوەزیرانی عێراق کوردە وەزیری داد کوردە وەزیری شارەوانی و ئەوانە کوردن لە ڕابردوودا وەزیری دارایی کورد بووە یعنی ئێمە بە درێژایی دوای 2003 و بە تایبەتی دوای تەصدیقکردنی دەستوری عێراق لە 2005 هەتاوەکو ئێستا چەندین پۆستی گرنگ لەلای ئەم دوو پارتە سیاسیە بوون پۆستی سیادی گەورە بوون یعنی ئێمە بۆ نمونە کێشەی داراییمان هەیە کێشەی دارایی کێشەیەکی نەتەوەی کوردە لەگەڵ بەغدا چەندین جار وەزیری دارایی ئەم عێراقە کورد بووە چارەسەری کێشەکانی نەکردووە و ئێمە کێشەی
ئەوەمان هەیە کە لەسەر ئاستی بۆ نمونە دەوڵەتان وەکو کورد مامەڵەیەکی تەندروست دەگەڵ کێشەکەمان ناکردەوە وەکو قەزەیەکی مرۆڤ دۆستی سێر دەکردنە قەزەیەکی سیاسی وەزیری خارجیەکەت کورد بۆ نەیتوانم چارەسەری بکات سەرۆکی دەوڵەتەکە کە کوردە نەیتوانن نێراتەیەکی مافەنەتەوەکانی کورد بکات و بەڵکو لە چوارچێوەیەکی دەستی حیزبەتی مامەڵەی کوردۆ و دەیکات بۆ ئێمە گرفتەکەمان ئەمانەیە کە دەبینین کە کاتێکا تۆ بە مافەڕەوە دەست و گشتیەکان تەبەنی ناکرێت و بەرجەسە نابێت لە ئەجەندای ئەم دوو حیزبەدا ئێکەوابەتە ئەجەندای پارتی ئەجەندای حیزبی لە جێگەی شوێنی دەگرێتەوە کە ئەجەندای حیزبی لە شوێنی گرتەوە بێگومان بەرژەوەندی کەسیەکان بەرژەوەندی تەسکەکان بەرژەوەندی حیزبی وا دەکات کە فعلان پێمان دەڵێت کە ئەو بەرژەوەندیانە بەرژەوەندی نەتەوەیی نین بەڵکو بەرژەوەندی کەسین حیزبین و لە چوارچێوە گشتەکەدا نەیانتوانیەوە بەرجەستەی مافەڕەواکانی کورد بکەن بۆیە هەمیشە کورد مافەکان لەلایەن بەغداوە پێشتر دەکرێت بەشێکی ئەمەش کەوتۆتە سەر ئەستۆی ئەو دوو حیزبە کە ئێستا لە بەغدا هەموو شتێکیان کۆنتڕۆڵ کردووە بەداخەوە. بەڵێ وەکو بەغدا بڵین ئێستا زۆر گرینگە بۆ خەڵکی کوردستان جا چ لە ڕووی مافە دەستوریەکان بێ چ لە ڕووی موچە بێ نەود بێ ئەو بەشە خۆراکی مانگانەیە دەرمانە یعنی زۆربەی پرسەکانی سەر ڕۆشتنەشتەوە بەغداد گرینگە بۆ خەڵکی کوردستان زۆر ئەلبەتە کە حەکیم خۆی وەکو ئاماژەم دەکرد بەغا قوڵایەکی استراتیژی بۆ کورد هەیە کە دەڵێن قوڵایەکی استراتیژی واتە ئەو شتانی کە ڕەهەندی استراتیژیان هەیە بۆ کورد دەبێت لە ڕێگەی بەغاوە بەرسەرکرد ینی دابین بکرێت ئەمانەی کە باست کرد بەڕێزت بەشێکن لە داخوازیەکانی کورد باشە بەشێکن لە مافەکانی کورد ئەلبەتە چەندین مافیتری کورد هەیە کە لە بەغدا جێبەجێ نەکراوە دەستەبەر نەکراوە بۆیە ئێمە کە کاتێک باسیەوە دەکەین دەستور دۆکۆمنتێکی گرنگە هەرچەندە جێبەجێ نەکراوە بەڵام کورد ئەتوانێت ئەمە لە ڕێگە دەستوریەکانەوەمانە دەستەبەر بکات یەکێک لە گرفتە سەرەکیەکانی کورد بریتە لە مادەی 140 هەتاوەکو ئێستا مادەی 140 نازانێت بە چه ئاراستەیەک ڕۆیشتووە لە چه قۆناغێکدایە لەکوێدایە کە مافێکینەتەوەی گەورەی کوردە باش ئەم پارتە سیاسیانەی کە بەردەوام پارتی یەکێتی باز دەکەم کە بەردەوام لە بەغدا هەردووکیان تشکیلاتی حکوومەتە بەشدارن لە چوارچێوەی هەماهەنگی و ئیدارەی دەوڵەت کە ئاخیریانە ئەمانە چوونەتە بەشداری ئەمانیان کردووە باش ئەی بۆ ئەم مادەی 140 کە بێکێکە لە داخوازەکانی کورد کە چەندین ساڵە خەباتی لە پێناودا کردو چەندین قوربانی لە پێناودا دراوە ئەی باشە بۆچی بەردەستە نابێ ئەگەر بێت و تۆ ئەتەوێت مافەکانی کورد بەردەستە بکەیت ئەو کاتە دەبێ هەموو هێزە سیاسەکان نەک پارتیەکەیش داخوازەکانان لە کابینەی ئایندەی حکوومەتە یا لە کابینەکانی ڕابردووە بریتی بەلەوەی کاکە ئەرەمادەی سەوچی و چی بەسەر هات ئەرەمادەی سەوچی لە چ قۆناغێکدا ئایا جێبەجێ دەبێت یا جێبەجێ نابێت بۆیە گرفتەکانی ئێمە یان کێشەکانی ئێمە هەمووی بچوو کراوەتەوە لەوەی کەوا موچە یا موچە نایە بەڵێ ئەمە قوتی خەڵکە دەبێت خەڵکی چاوەڕێی ئەوە نەکا کە مانگێک هات و دوو مانگ نەهات و سێ مانگ نهات و مافەکانی دیزە بەدەرخۆنە بکرێت لەگەڵ بەغدا بەڵکو ئەمە بەرپرسیارەتێکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە دەرەجە یەکەم پاشان التزاماتەکانی جێبەجێکرد بەرپرسیارەتی حکوومەتی مرکزیە بۆیە کە کاتێک قوتی خەڵکی دەبێتە ئەولەویەت بۆ فرسەنەتەوەیەکان ئەو کاتە بەخاش ئەزانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە دەکات بۆیە ئەم بابەتانەی تری کورد بە پراوێز دەخات و حیزبە سیاسیەکانیش کە ئاچن تەشکیلی حکوومەتەکان لەگەڵ بەغا بەڕاستی نایەن ئەم کێشانە چارەسەر بکەن بۆ نمونە ئێمە لە دوای 2014 هەتا کۆزا گرفتی موچەمان لەگەڵ بەغایە لە دوای 2014 هەتاکو ئێستا سێ کابینەی حکوومەتی بەغات پێکەنراوە کوردیش بەشدار بووە و کوردیش بەشێک بووە لە پێکەدانی حکوومەتەکانی دوای بەڵام نەیانتوانیوە ئەم پرسە چارەسەرکەن دوو خۆل وەزیری دارایی لە لای کورد بۆ لەم 11 ساڵی ڕابردووە بەڵام نەیانتوانێت چارەسەری کێشەکە بکەن ئەی بۆ نایکەن بۆ ناتوانن بیکەن خۆ بە تۆ لەوێ نەخشەی سیاسی عراق دەکێشی بۆ ناتوانێت بەشێک لە مافەکانی کورد دەستەبەر بکەیت یعنی ساوەکو ئاماژەم پێکرد ئەی مادەی سەو چی بەسەرات دە چ قۆناغێکدایە چی ماوە چۆن جێبەجێ کرد هیچ ئەمانە نەبوونەتە ئەجێندایەکی گشتی ئەم پارتە سیاسیانە بەداخەوە دەڵێم بەڵکو چ پۆستێک لە بەغا بەدەستێنن سەرۆکۆمار بۆ پارتی دەبێت بۆ یەکێتی دەبێت ئەگەر بۆ یەکێتی بۆ پارتی چۆن هەڵوەسی دەبێت ئەگەر بەڵێ بۆ یەکێتی بوو بەراورد دەگرێت یعنی ئەمانە بوونەتە گرفت بۆ خواستن نەتەوەی لە گشتیەکان بەڕاستی دەڵێن یعنی ئێستا جەگری سەرۆکی پەرلەمان کوردە باشە جەگری سەرۆک وەزیران کوردە وەزیری خارجی کوردە سەرۆکۆمار کوردە باشە یعنی لەکوێی
داخوازێنێتەوە یەکگشتەکاندان خۆڵبژاردن بۆ ناکرێت تەنها تۆ پەرلەمانتارێک زیادەکەی لە بەغدا پەرلەمان کە تۆ بەشدارێکی سیاسی کارا دەکەیت لە بەغدا بۆ ئەوەیە کەوا داخوازێڕاوەکان لێ پشتگیری لێ بکرێت سێرکیانی تۆ ئەگەر ببینیت ئەو پەرلەمانتارانی کە ئێمە نزیکەی 60 و ئەوەندە پەرلەمانتارمان هەیە لە بەغدا چەندیانت تۆ بینیوە لە کەناڵەکانە داخوازیە کە ڕەواکانی خەڵکی بگەێنە بەغا باشە بۆ چونکە لە چوارچەوە ئەجەندایەکی حیزبیا کار دەکەن کە لە چوارچەوە ئەجەندای حیزبیان کار دەکەن و کاتی حیزب پێی دەڵێت چۆن قسە بکات چۆن قسە نەکات بەڵێ بەزۆکو پێگەی پەرلەمانی عێراق بەراورد بە هەرێمی کوردستان بڵێن ئەوە پەرلەمانتاریش وەکو وەزیفە زیاتر بڵێن ڕێزی لێ دەگیرێت لە بەغداد کارکی یاسادانانە پەسەندکردنی بودجەیە چاودێریکردنی حکوومەتە پەرلەمان لەوێ سەرڕایە و بڵێن فرە نەتەوەیی و پێکاتەیی ڕۆڵی زیاترە لە بەغداد ئەگا حەکیم نزیکەی 2 ساڵیان پەرلەمانمان نییە بەڵێ باشە لە هەرێمی کوردستان بەداخەوە دەڵێم و نزیکەی ساڵێکش انتخابات کراوە ئەو بۆ نزیکە ساڵێک دەچێت انتخابات کراوە هێشتا پەرلەمانەکە کۆنە بۆ تۆ نەیانتوانیوە تشکیلی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی و لیژانەکان بکرێت و کاری خۆی بکات ئەمە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر ژیانی هاوڵاتیان و من و تۆ دروست کردووە ئاجا خەڵک هەستی پێ ناکات یعنی کاریگەری نەبێت بەڕاستی ئەمە جێگەی داخە دەبێت پەرلەمان لە هەرێمی کوردستان کە ناوەندێکی تەشریعی باڵایە سیستەمەکە پەرلەمانی دەبێت بەسەرپێی خۆی بخرێەوە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەبێت و پێگەی پارێزراو بێ ئەندام پەرلەمان بێ بۆ شێوازەی کە بتوانێت ئەدای کارەکەی خۆی بکە کە نینەری و هاوڵاتیان و نینەراتی گەل دەکات بەڵام بەداخەو ئەمە نەکراوە و ئاخر جارش بینیمان کە چۆن پەرلەمان هەڵبژێراوە واتا کۆسەر لەو گرفتە چارەسەر نەکراوە و بە ئەسەمیش دەبینتە لە ئێستادا هەرچەندە کۆبوونەوەی پارتیۆکێتی بەردەوامن بەڵام ناتوانێت بگەنە سیغەیەک لەسەر ئەوەی کەوا چۆن ئەم پەرلەمانە کارا بکرێتەوە بۆیە کە کاراژنیە کاریگەریەکی ئەوتۆی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست نەکردو چونکە نانویستووە پەرلەمان پێگەیەکی ئەوەندە بەهێزی هەبێ بە نەبوونی و بەدانەنیشتنی لە مودەی مایەکە یا ساڵێکە هاوڵاتیان کۆمەڵێک گرفتی سەرەکیان بۆ دروست بێ بە نمونی پەرلەمان بەڵام پەرلەمانەکە نیە و خەڵکی ژیانی خۆی بەڕێکوپێکی دەکات و هیچ گرفتێکی بۆ نییە بەداخەوە ئەمە لاوازکردنی پێگەی پەرلەمان لەلایەن پارتی دەسەڵاتەوە لە هەرێمی کوردستان پارتەکانی دەسەڵات بەڵام لە بەغدا دەبینین لە دوای 2005 هەتاوەکو ئێستا پەرلەمان بوونی هەیە سەرڕای کەموکوردەکانی لە کاتی خۆیان هەڵبژاردن کراوە سەرڕای کەموکوردەکانی لە دوای پێکەنانی لە دوای انتخاباتەکانەوە بەڵێ گرفتە بۆ پێکەنانی حکوومەت بەڵام گرفتەکانیان بۆ دابەشکردنی پۆستەکان بۆ ئەوانیش بەڵام لە ڕووی کاریگەریەوە پەرلەمانیان سەرچاوەی یاسادانانە وتوانیوانە کۆمەڵە یاسا دەرکەن بۆ خۆیان کە خزمەتی خۆیان بکەن ئەڵبەتە ئەم پەرلەمانە بەغا پەرلەمانێکی میثالی و نموزەجی نییە بەڵام بەراورد بە هەرێمی کوردستان تۆزێک ئەولاتر و باشتر ڕۆیشتووە و ئەکرێت بڵێن لە بەغا پەرلەمانسار و پەرلەمان پێگەکەی لە هەرێمی کوردستان بەهێزترە لە چاو پەرلەمانی هەرێمی کوردستان واتە ئێمە بەراورد دەکەین لە نێوان پەرلەمانی هەرێمی کوردستان و پەرلەمانی بەغا بەڵام بەراورد ناکەن لە نێوان پەرلەمانی عێراق و پەرلەمانی دەوڵەتی دوو فەڕەنسا بەرەتانیا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەمانە وەچی مقارنیان نیە بەڕاستی بەڵام ئەوەی کە هەیە ئێستا لە بەغا شێواز شتێکی پێدەوتێ پەرلەمان ئەم پەرلەمانە ئەتوانن لێەوە دەنگ و سەدای خەڵکی بگەێنێتە دەسەڵاتدارەکان و چەندین وەزیریان لە کار لابردوو لە ڕابردوودا و توانینانە مەسەلەن سەحبی سیقە لەو وەزیرانە بکەن کە خۆیان ویستویانە و ئەگەر بە ئەجەندای سیاسی شۆ بێ بەڵام توانیوانە هەنگاو بنێن بەڵام هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان نەمان دەبینی وەزیرێک سەحبی سیقەی لێ بکرێت بەهۆی لێپەرسینەوە لە پەرلەمانەوە بۆیە پەرلەمانەکەی بەغا هەرچەند پەرلەمانێکی نموزەجی لە 100% نییە بەڵام بە بەراورد بە هەرێمی کوردستان ئەم پەرلەمانە توانیوێتی هەنگاوێک بڕاتە پێشەوە بەداخەوە جاران ئێمە دەمانوت دیموکراسی و دامەزراوەیی و کاری پەرلەمانی و کاری حکوومەتی هەنێرین بۆ بەغا و دەوڵەتانی تر چامان لێ بکەن بەڵام بەڕاستی ئێستا دەبێت چاو لە بەغا بکەی بڵێ ها پەرلەمانەکان سەرڕای ئەو هەموو گرفتۆرانی کە دیدە پێشەوە بۆیان سەرڕای ئەو ناکۆکیە قوڵانەی ئەو ململانە قوڵانەی کە لە عێراق و لە ناوچەکەدا هەیە ئەوان انتخاباتی خۆیانەکەن و ئەوان انتخاباتی خۆیانەکەن بەڵێ دوای انتخابات لەوە چ گرفتیان بۆ تشکیلەی حکوومەت بۆ دروست بێت بەڵام سەرنجام دەگەنە سەرەوەی کەوا کاتێکەیە زەمنێکەیە کە پێوە پەیوەست بن ئەم زەمەنە لە هەڵبژاردن وا دەکات بۆ هەڵبژاردن وا دەکات کە دامەزراوە سیاسەکانی عێراق بەسەر پێی خۆی
بکەوێتەوە. بەڵام ئەبینی لە هەرێمی کوردستان بە پێی دادگای چەندین جار پەرلەمان مەسەلەن کاتەکەی درێژکرایەوە و ئاخر جاریش بە گەورەی دادگای اتحادی لە عێراقا هەڵوشنرایەوە بەداخەوە و ئەمانە هەمووی گرفتی موسساتین گرفتی موسسەی دەشریعین لە عێراق و لە هەرێمی کوردستان هەردووکیان گرفتارن هەردووکیان کێشە ئامێزن هەردووکیان گرفتیان زۆرە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان زیاتر و زۆرتر. بەڵێ بەزووکو پیشەی پەرلەمانتاریش یعنی خەڵکی کوردستانی سێمە لە بەردەم هەڵبژاردنین پێویستی بە چ جۆرە پەرلەمانتارێکە لە بەغداد چونکە زۆربەی بڵین لایەنەکانی دەسەڵات بەشێکی زۆریان کاری پەرلەمانتاری وەکو بازرگانی دەبینن بەڵام لە بەرامبەردا بۆ نمونە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری وەکو نمونە لە دەرەوەی پارتیویەتی لە ڕابردوودا ڕۆڵی زۆریان بینیوە لە خزمەتکردنی بە خەڵک چۆن جیای بکەین و لە نێوان بازرگانیکردن ئەم پۆستە و خزمەتکردن بە خەڵک کاری پەرلەمانی. بەداخەوە دەڵێم زۆربەی هەرە زۆری پەرلەمانتاران چ لە هەرێمی کوردستان و چ لە بەغا نانتوانیوە ئەدای کاری پەرلەمانتاری خۆیان بکەن ئەوەی کە پێویستە بووان ئەدای بکەن و جێبەجێ بکەن. بۆیە ئێمە کە کاتێک سێری کارەکانی ئەندام پەرلەمانەکان دەکەین چەند کەسێک بکە بەدەستەکانی پەنجە دەزمێرن زیاتر دەردەکەون کە داخوازەکانی خەڵکیان هەڵواسیەوە بەرۆکی خۆیانە واچن داکۆکی لێ دەکەن و خۆیان خسوودە بەر نەشتەری نارەکانیان بۆی کەوا نارەکانە نانەوێت ئەو دەنگانە بگەن بە بەغا ئەمان گەیاندویانە نارەکانە نانەوێت ئەوان نەرایەتیەکی ڕاستەقینە بکەن ئەمان کردویانە. بۆیە بەڕاستی دەبێت خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکە دڵسۆزەکە و ئەوانەی کە هەم مافی نەتەوەی و هەم بە تەمای ئەوان کە گۆڕانکاریەک لە هەڵبژاردنە ببێتە هۆی ئەوەی کەوا خەڵکێکی زیاتر داخوازەکانیان بکەن بە بەرۆکی خوان و لە بەغاد دیفاعی لێ بکەن و بەرگری لێ بکەن. ئەو پەرلەمانتارانان بینیوە بە تایبەتی ئەمە لە قۆناغی ڕابردوو لە 4 ساڵی ڕابردوو کە لە بەغا بوون یەکەندان پەرلەمانمان هەبوو کەوەش کاک سۆران عومەر بوو بەڕاستی جێگە پەنجەی دیار بوو بەڕاستی کە دەڵێن تاقە سوار تۆز ناکە بەڵام کاک سۆران توانی ئەو پەندە بشکێنێت بە تاقە سواری توانی زۆریش بکە زۆر لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بگەێنێتە دەسەڵاتدارانی بەغا زۆر لەو مافانەی کە خەڵکی دانوست لە بەغدا پینۆپۆڕی بۆ بکەن کاک سۆران زۆر بە ئازایانە ئاشکرای کرد بۆ ڕای گشتی و کاک سۆران دەستی بۆ کۆمەڵێک مەلەف برد وەکو ئەندام پەرلەمانێکی تاکە پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری کە کەس لە هێزە سیاسیەکانی تر نە لە عێراق و نە لە هەرێمی کوردستان سەنیانە دەست بۆ کەیسانە بەرن. بۆیە ئەتوانین بڵێن ئەگەر بێت ئێمە چەند کاک سۆرانێک بدەرینە بەغدا و چەند ئەندام پەرلەمانێکی چالاکی وەکو ئەو لە بەغدا دروستکردنەوە کاتە زیاتر مافەکانە بەرجەسە دەکرد. لە ڕابردوودا مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی کە ئێستا پەرلەمانتاری کە ئێستا کاندیدە بۆ پەرلەمانتار بوو لە ڕابردووسەش کاندیدە لە سەرلیستی کۆمەڵی دادگەری بە ژمارە 2 بەڕاستیەکە لەو کەسایەتیانەی کە پێم وایە ئەگەر خەڵکی متمانی خوانیان پێ بدەن و داواشەکە متمانی خوانیان پێ بدەن ئەتوانێت ڕۆڵ و کاریگەریەکی زۆر بەهێزی هەبێ لە بەغا و مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی یەکێکە لەو کەسایەتیانەی کە بەلە خۆ بردوویەوە بە تواناولی هاتوویەوە بەو کارامەیە کە هەیەی توانیوێتی دەنگێکی زۆڵاو بێ ئەگەر پەرلەمانتاریش نەبوو بێ لە 4 ساڵی ڕابردوودا لە بەغا بۆیە ئەگەر بێت و ئێستا بچێتەوە بەغا و ئومێدم وایە بچێتەوە بەغا و هیوادارم خەڵکیش دەنگی و متمانی خوانیان پێ بدەن بۆی کەوا لەناو پەرلەمانە ئەم جارە 4 ساڵی ڕابردوو لە دەروی پەرلەمان دیفاع لە بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان کردووە لە 4 ساڵی ئایندەدا ئەتوانێت ناو پەرلەمانە زیاتر داکۆیی بکە لە دەنگی مەزلومی خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی یەکێکە لەو کەسایەتیانەی کە نەدۆڕاوە نەکڕاوە وەکو مامۆستا عەلی بابیر هەموو جارێک گوتوێتی ئێمە ئەم پەرلەمانتارانەمان هەیە بەڕاستی نمونەی پەرلەمانتارین نمونەی کەسی کارامە و لێهاتوون لە ناو پرۆسە سیاسیەکەدا بۆیە دەنگدان و مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی دەنگدانە بە داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغا و بەردەستەکردنی ئەو مافانەی کە خەڵکی دەخوازن لە ئایندەدا بۆیان بەدی بهێنێت. بەڵێ ئێمە بڵێن کانی تریشمان هەیە بڵێن هەم کاندیدەکان کاندیدی بێزن کاک شوان ڕابەرمان هەیە لە هەولێر و لە خوشکانیش لە هەولێر و سلێمانی بڵێن کاندیدمان هەیە لە دۆک لە سلێمانیش کاک محەممەد حەکیممان هەیە کە ئەزمونێکی سیاسی باشی هەیە ینی کاندیدی باش کاندید کراوە لەلایەن کۆمەڵی دادگەری وەکو خوێندنەوەی بەڕێزت. من نمونە مێنایەوە ئەڵبەتە هەموو کاندیدەکانی کۆمەڵی دادگەری چ لە سلێمانی چ لە دهۆک چ لە هەولێر هەموو کاندیدانە هەرێکێکیان بۆ خۆیان
ئەتوانن ڕۆڵ و کاریگەریەکی زۆر گەوریان هەبێت و من بۆ نمونەیەم بۆی هێنایە بۆیەکەوە زیاتر بەرچاوتر و دیارترن لە کایە سیاسەکان و خەڵک وەکو نمونەیەکی باش سەیران دەکات ئەمانە وەکو نمونەن هەچکاک سۆران کە مامۆستا ئەحمەد و چ ئەو پەرلەمانتارانی تریش کە ئێستا ناتوانن ناوەکان هەموو بهێنرێت ئەو کاندیدانی کە ئەو پەرلەمانتانە کە لە ڕابردوو بوون ئەوانەی کە ئێستا کە کاندیدن چ لە سلێمانی و چ لە هەولێریش و ئەمانە بەڕاستی کۆمەڵە خەڵکن کە خەڵکی ئەگەر متمانیان پێ بدات و متمانیان پێ بکە داخوازیەکانی خەڵکی ئەولەوێتی کاران دەبێت لە بەغدا بەدەست و دەمپاکیەوە ئەتوانن بە ئەمانەتەوە ئەتوانن خواستەکانی خەڵکی بگەینە بەغا شەڕی لەسەرکەن داکۆکی لەسەرکەن بۆیە ئەو کاندیدانەی چ لە بازنەی دۆک چ لە بازنەی هەولێر چ لە بازنەی سلێمانی هەرام سێ بازنەی کە کۆمەڵ تێیدا بەشدارە و دەیەوێت دەنجی کاریگەر بێ و ئومێدیشێ کە بەرئەنجامێکی زۆر باش بەدەست بهێنێت ئەمانە وا دەکەن کە فعلەن کۆمەڵە پەرلەمانتار بگەن لە بەغدا کە وا بکەن لە ئایندەدا خەڵکی زیاتر متمانیان پێ بدا بۆ هەڵبژاردنەکانی تر وە خەڵکی ناومێت نەبێت لەوەیکەوە کەسێک نییە لە بەغدا کە داکۆکییان لێ بکە ئەگەر یانەوێ کەسێک لە بەغدا داکۆکییان لێ بکە ئەوە با دەنگ بدەن بەو کاندیدانەی کە کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی بازنەی هەولێر بازنەی دۆک کاندیدی کردوون و سەرڕاستانە داکۆکییان لێ دەکەن لە داهاتووشدا پەشیمان نابنەوە و ئەمانە بازرگانی بە دەنگەکانی ئەوانەوە ناکەن و پشت ناکەنە خواستەکانی ئەوان بۆیە هەموو ئەو کاندیدانەی لە هەموو بازنەکانی هەرێمی کوردستان بەڕاستی کەسانی لێ هاتوون شارەزان بۆ بوارە و هیوادارم دەنگ و متمانەی خوانیان کە بدەن. بەڵێ وەکو بۆ هاوڵاتیش بڵێن هەڵبژاردننی پەرلەمان 4 ساڵ جارێک دەکرێت دەرفەتێکە بۆ خەڵک کە بتوانن نوێنرایەتێکی ڕاستەقینە هەڵبژێرن وەکو بەڕێز زووتر نوێنرایەتی ڕابردووی پارتی یەکێتی شکستی هێناوە دەرفەتێکە تا 4 ساڵی تر دووبارە نابێتەوە گرنگە هاوڵاتیان لەمە تێ بگەن لەمە تێگەیشتون کە فعلەن ئەم 4 ساڵە فرسەتێکە کە تۆ بتوانیت سزایە و کەسانە بدەیت کە نایانتوانیوە مافەکانی تۆ بەرجەستە بکەن لە بەغدا و نایانتوانن نەراتێکی ڕاستەقینە بکەن بۆ خواستەکانی تۆ خواستە ڕەواکانی تۆ خواستە خڕاتەکانی هەموو هاوڵاتیەکی بەشمێنێتی هەرێمی کوردستان بۆیە ئێستا دەرفەتێکی زۆر گرنگە کە تۆ بتوانیت ئەو کەسانە دەستنیشان بکەیت کە دەتوانن لە ئایندەدا خواستەکانی تۆ بەدەست بهێنن بۆیە من لێرەوە لە هەموو هاوڵاتیان داوا دەکەم کە بچن سەر سنووڕەکانی دەنگدان بۆ بتوانن ئەمە بۆکو دەرفەتێکی زێڕین بقۆزنەوە بۆ خۆیان بۆیەکەوە لە ئایندەدا ناومێدی ڕوو لە هەرێمی کوردستان و لە دەنگدەران نەکات بۆیەکەوە بتوانن بیسەلمێنن کە ئەوان دەیانەوێت گۆڕانکاری بهێن نەدی لە ناو پێکاتەکانە حەزەکەم ئەمە بڵێم گۆڕانکاری لەسەر ئاستی پێکاتەکان ناکرێت واتە کورد سونە شیعە ئەم سێ پێکاتەیە هەرسێکیان بەشدار دەبن لە حکوومەتی ئایندەی عێراق لە پەرلەمانی عێراق و ئەم دەنگانەیش پەرد نابێت بەڵام گۆڕانکاری لە چیا دروستە بێت گۆڕانکاری لە ناو پێکاتەکانە دروستە بێت بۆ نمونە ئێمەی کورد ئەگەر بمانەوێت دەنگدەرانمان بیانەوێت نوێنەرانی کورد لە بەغارن لەم پێکاتەوە لە ناو 2 حیزبی سیاسیەوە یا 3 حیزبی سیاسیەوە بگۆڕن بۆ فراوانتر و فراوانتریکەن ئەو کاتە دەبێت هاوڵاتیان دەنگدەران متمانی خوان بۆ پارتە سیاسانە دەن کە زیاتر بەرگری لە مافەکانیوانەکەن لە بەغدا ئەو کاتە گۆڕانکاری دروستەبێت لە ئاستی ناوخۆی پێکاتە سیاسەکان یا پێکاتە ئەو پێکاتانەی کە کورد وەکو ئاماژەم دەکرد کە ئێمە کوردی ئەم گۆڕانکارانش کە ئێمە بیکە لە ناو خودی پێکاتەکاندا ئەو کاتە دەبێتەوەی کوا لە ناو بۆ مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکانی تریشدا زیاتر و بەرجەستەتر ڕۆڵ بینێت بۆیە گرنگە هاوڵاتیان ئەم ڕۆژە و 11 بە دەرفەت بزانن بۆ دیاریکردنی کاندیدەکانی خۆیان و من داواکارم لێیانەوە لێرەشەوە کە دەنگ بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بدەن بۆی کەوا لە ئایندەدا پەشیمانی ڕویان تێنەکە و لە ئایندەدا بتوانن بە بەرچاوی خۆیانەوە ببینن کە چۆن بەرگری لە مافەکانان دەکەن لە خواستەکانان دەکەن وەک چۆن لە ڕابردوو کوردیان بەڵێ کاکتۆر بڵین زیاتر لە ماوەی ڕابردووانی دەرەوەی دەسەڵات لە ناو پەرلەمانی عێراق بوونیان هەبووە چەندە گرینگە بڵین خەڵک دەنگ بە دەرەوەی دەسەڵات بدا بۆ نمونە بۆی کە بتوان لە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقیش پۆستی جێبەجێکردن وەربگرن و لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕۆڵی گرنگ ببینن ساڵێکی زۆر گرنگە
يعني ئەگەر تۆ انتخاباتێکت کرد دووەم انتخابات چانسە دەی بەوەی کەوا بەشکم گۆڕانکاری بکرێت لەو شێوازەیە کە لە دەسەڵاتە هەیە لە دوای انتخابات لە 7 جار انتخابات کراوە 6 جار انتخابات کراوە بەمانەوەیدا 7 ئەمە بەڵێ خولی شەشەمی پەرلەمانە بەڵام بەر لە 2005 انتخاباتی ئەنجومەنی نیشتیمانیش کرا ئەوش دەبێتە 6 انتخابات بەمەوە دەبێتە 7 انتخابات بەڵام کابینەی ئەبلا خولی شەشەمی پەرلەمانە چونکە لە 2005 بەڵێ کۆمەڵی نیشتیمانی بوو بۆ دەستور دانرا دەستوری عێراقیان دەستی بۆ مودەی ساڵێک و تقریبا 11 مانگ گشتێکی وا بوو دەستوری عێراقیان کرد و ئەوش بە هەڵبژاردن هەبوو بە هەڵبژاردن هاتێکایەوە بەرحاڵە بەسم چێ لێرە ئەگەر انتخاباتێک دوان سیان چوار تۆ فرسەتت دا بە ئەم دەسەڵاتدارانە ئەو حیزبە سیاسیانە کە نەیانتوانن نەراتێکی ڕاستەقینەی خواستەکانی تۆ بکەن و خواستنەتەوەیەکان بکەن 5 و 6 بەسە ئیتر یان تۆ لە دوای 7 جار چانس دا بم حیزبە سیاسیانە دەجارێکی چانس دێ بە بەلایەنەکانی تر بۆی کابزان ئایا ئەمانەژە کوان دەبن ئایا ناتوان داکۆچی بکەن ئەگەر وەکو ئاماژەم بکرێمە بە یەک ئەندام پەرلەمانەوە لە بەغدا ئەو بەرئەنجامە باشان بەدەستێ نابێت ئەی باش ئەگەر بێت و ئێمە داندا پەرلەمانمان هەبێت لە بەغا چۆن کاریگەریمان کەمتر دەبێت نا بە بێگومانی ئەوە بۆ هەموو لایەک ئاشکرایە ئەگەر بێت و تۆ بە هامان شێوازی ڕابرد و دەنگ بدەیت و کۆمەڵی خەڵک نێری بۆ بەغدا کە ئەم خەڵکان ناتوانێت خواستەکانی تۆ بەدەست بێنن ئەو کاتە پەشیمانی دادت نادا بۆیە باشترین حاڵەت بۆ تۆ ئەوەیەکەوە ڕێگە نەدەی بەوەی کەوا دووبارە و سێبارە ئەزمونێکی شکست خوارد و دووبارە بێتەوە بەڵکو ئەزمونێکی نوێ دەنگدانێکی نوێ بە کۆمەڵی لایەنی سیاسی کاتوان خواستەکان تۆ بەدەست بێنن و کۆمەڵی دادگەری ژێجێکە لەو پێشەنگی لایەنە سیاسانی کە تۆ توانی متمانی خۆتیان پێ بدەیت و هاوڵاتی توانی متمانی خۆی پێ بدات بۆی کۆن لە ئایندەدا خواستەکانت بەدی بێنرێ لە بەغدا و داکۆکیان لێ بکرێ و بە شێوازێکی شەفاف و ڕوون هەموو ئەو هاوکێشە ژێربەژیاریانەی کە بۆ بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی و مامەڵی نادروست دەکرێت لەگەڵ بەغدا ئەوان ئاشکراکەن بۆ هاوڵاتیان ئەگەر نەتوان ڕێگریشی لێ بکەن بەڵێ چەند خولەکێکمان ماوە کاکتۆر پێوەستیکەین بە بڵێن ناوخۆی عێراق و پێشم هەڵبژاردنە قسەی زۆرە بوو لەسەرەوەی کە عێراق ڕوبەڕووی ئاڵۆزی و گرژی دەبێتەوە تا ڕادێک بڵێن چونەتە ناو بانگەشەی هەڵبژاردن و ئێستا عێراق لەو گرژیانە دەرچووە و پێدەچێ بڵێن ئاڵۆزیەکان لە عێراق دوور خرابنەتەوە بێگومان عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی کە لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە لە ڕابردوودا چەندین جار ویسترا بکرێتە ئامانج و لە بەردەم یان کاندید بوو یا مڕەشەح بوو بۆی کا بکرێتە ئامانج لەلایەن ئیسرائیلەوە بۆیە هەتاوەکو ئێستاژە مەترسانە نەڕەویتەوەرتەوە واتە هێرشکردن بۆ سەر ئەو گروپانەی کە لە عێراقدا دژی بەرژەوەندەکانی ئیسرائیلن هێشتا نەڕەویتەوە ئێتر ئەمڕۆ بێ بەیانی بێ دوای هەڵبژاردن بێ بۆیە بەردەوام ئەم مەترسیە هەیە کە ڕوبەڕووی عێراق بێتەوە عێراق بکەوتە بەر هێرشێکی ئیسرائیل و عێراق بەشێک لەم شەڕانەوە ئەومان لەبیر نەچن لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا تاکە هێزێک تاکە دەوڵەتێک تاکە گروپێک کە لەلایەن ئێرانەوە پشتگیری دەکرێت و نەکەوتێتە بەر هێرش بریتی بووە لە ئەو گروپانی کە لەلایەن ئێرانەوە پشتگیری دەکرێت لە عێراقدا واتە تەنها عێراق دەستی ئیسرائیلی پێنەگەیشتووە وامەش کۆمەڵەوە کار هەبوون بۆی کەوا تاکو ئێستا دواکەوت بێ بۆیە لە ئەگەر ئەمە یەکێکە لە ئەگەرەکان کە لە ئایندەدا عێراقیش بێتە یەکێک لەو دەوڵەتانی کە بەرهێشتی ئیسرائیل بکەوێت بەڵام کەی ئێمە فاڵناگرینەوە بەڵام هەمیشە ئەم کارانە هەیە پەیوەستە بە هەنگاوەکانی عێراق بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو گروپانە کە لە دەرەوەی مؤسسەی سەربازی عێراقیدان بۆ نمونە لە ڕابردوودا پرۆژە یاسای گەنرای ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە پەرلەمانی عێراق کە دەربارەی هەشتی شەعبی و دەستەی هەیەی هەشتی شەعبی با وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا زۆر فشاری لەسەر ئەمە کرد بە ناچاری حکوومەتی عێراقی پرۆژە یاساکە لە پەرلەمان کشاندەوە ئەمە هەنگاوێکی عاقلانە بوو کە عاقڵمەندانی شیعە کردیان بۆی کەوا ئەگەر بات بایەوە ئەو پرۆژە یاسا لە عێراقدا دەنگی لەسەر بدرابایە ئەو کاتە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەو کاتە ئەو پارێزبەندیەی کە هەی بوو کە ڕێگر بوو لەوەی کەوا لەوڵا ئیسرائیل لە هەشتی شەعبی بدایە لە گروپەکانی سەر بە هەشتی شەعبی بدا کە لە دەرەوەی هەیەی سەربازی عێراقین ئەو کاتە زیاتر دەبوو و شتەکەی سەریعتر دەکرد ئەڵبەتە بە گوێرەی ئەو زانیاریانەی کە لە دەستگاکانی دەرەوەی ئەمریکی و بەریتانی دەرچووە
بەهاری ڕابردوو وستراوە ئیسرائیل گورزێکی کوشندە لە حەش شەعبی و گروپەکانی سەر بە عێراق بدا، بەڵام تەئجیلی کردووە بۆ قۆناغێک کە گونجاوتر بێ بۆ خۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش ڕێگر بووە لەسەر ئەمە بۆیە هەمیشە گروپەکانی چەکدار لە دەرەوەی مواسسەی سەربازی عێراق و پاڵپشتیکرا لەلایەن ئێرانەوە یەکێکن لەوە ئامانجانەی کە ئیسرائیل لە ئایندەدا بتوانێت گورزێکی کوشاندان لێ بدات. بەڵام پرسیارەکە ئەمەیە با ئێمە وەکو کورد مڕاهەنە لەسەر ئەسپی دۆڕاو نەکەین، مڕاهەنە لەسەرەوە نەکەین عێراق لێ درا ئیتر بارودۆخی ئێمە باشتر دەبێت، عێراق لێ بدرێت بارودۆخی ئێمە باشتر دەبێت، عێراق بڕوخێ کورد ئەگات بە دەوڵەت. نا ئەمانە بەڕاستی کێڕوانینێکی هەڵەن بۆ سیاست و هاوکەشە سیاسیەکان ناوچە خۆرهەڵاتی ناوەڕاست دەکرێتەوە. یعنی تۆ قەت تەسەووری ئەوە مەکە کە ئەگەر بێت و ئاگرێک لە بەغاوە بکرێتەوە پرشێکی بەر هەرێمی کوردستان نەکەوێت، چونکە لەم بینەدا هەرێمی کوردستان چیە؟ هەرێمی کوردستان ئەگەر ئێستا بۆ موچەی مانگانەی خۆی پشتی بە بەغا بەستی بێ، ئەگەر لە بەغا موچە نێت و هەرێمی کوردستان موچە نەدابەشی بکات، ئەگەر لە عێراق بدرێت و سەرچاوەدارەکانی عێراق وشک بکرێت و نەتوانێت موچە بدا بە هاوڵاتیەکانی خۆی، ئەو کاتە تۆش هاوڵاتیەکان بێ موچە دەبن. یعنی حتى الأدنى توش زیانێکت بەردەکەوێت ئەگەر بێت و تۆ نەکەویتە بەرهێرشی گروپە چەکدارەکانی دەرەوەی دەسەڵات لە عێراقدا، چونکە ئەومان لەبیر نەچێ هەمیشە گروپە نارەکانی هەرێمی کوردستان کۆمەڵە پاسان بەدەست بوو بۆی کاریشکەنە سەر هەرێمی کوردستان. یەکێ لەوانەکەوە هەرێمی کوردستان بنکەی ئیسرائیلی تێدایە کە پێم وایە بنکەی ئیسرائیلی لە میسر و لە ئوردن و لە قەتەر و لە ئیمارات و لەم دەوڵەتانە زیاتر هێتا هەرێمی کوردستان و لەوێ ئەگەر دەتوانێت لە تورکیا و ئەنی ئەمانە یەکێکە لە پاساوەکە پاساوێکی ترەوەیەکەوە بنکەی ئەمریکی تێدایە، فعلاً بنکەی ئەمریکی تێدایە، بەزام لە کۆیتوش و لە وڵاتانی تریش بنکەی ئەمریکی هەن. بۆیە هەمیشە کۆمەڵە پاساو هەیە بەدەستی گروپەکانی دەرەوەی دەسەڵات لە بەغا کە دەرەوەی هەیە حەشتی شەعبی ئەوانەیە، بۆیەکەوە ئەگەر هاتوو گرفتێکی ئەمنی و سەربازی و استراتیژی لە عێراقا ڕووبدات، هەرێمی کوردستانیش بەڕاستی یەکێکە لەو ناوەندانەی کە بەداخەوە دەڵێم ئەوان چان تێبڕیەوەکەوە گورزی لێ بدرێت و ئەمەش بەڕاستی خزمەت نەوە پرۆسی سیاسی عێراق دەکانەوە پرۆسی سیاسی هەرێم دەکات. هەرێمی کوردستان نابێت سیاست و هەڵگەشتەکان و ئایندەی سیاسەتی خۆی و استراتیژی خۆی لەسەر لێدان لە عێراق و گروپە شیعەکان بنا بکە و عێراقش نابێت لەسەر ئەساسی دوژمنکارانە بۆ هەرێمی کوردستان، دوژمنایەتیکردنی هەرێمی کوردستان و خواستەڕەوەکانی بتوانێت عێراق بەردەوامی بەڕێوە بەرێت و یەکێتی خاکی عێراق و خۆیان دەڵێن کە من باوەڕم بە یەکێتی خاکی عێراق نییە بپارێزن. باش کاکتۆر دوا پرسیارم بە کورتی سەبارەت بە قۆناغی داهاتوو سەرۆکوەزیران و کوێنەرایەتی شەعب کە زیاتر بەرەو سوودانیە مالیکیە و لە ناو سوونەکانیش حەلبوسیە یاخود بڵێن باڵەکانی ترە بە کورتی بێ سوپاس دەکەم. بۆ هێشتا زۆرمە ئەو بڕیارە بدەین چونکە ئەنجامی هەڵبژاردنەکانی نێوان پێکاتەکان بڕیار لەسەرەوە دەدات. بۆ نمونە باسی سوودانی و مالیکی دەکرێت. سوودانی و مالیکی ئێستا منافەسەیەکی قوڵ لە بەینانە هەیە، ململانەیەکی قوڵ لە نێوانیاندا هەیە. مالیکی دەیەوێت بە هیچ شێوازێک سوودانی خولی دووەمی سەرۆکوەزیرانی بەدەست نێنێتەوە. سوودانیش کۆمەڵێک خەڵکی باڵادەستی شیعە لە چوادەری خۆی کۆ کردوێتەوە و لە قایمەکەی خۆی دایناون و دەیەوێت زۆرترین دەنگی شیعەکان بەدەست بێنێ بۆی کا بتوانێت لە ئایندەدا سەرۆکوەزیران بەدەست بێنێتەوە. ئەمانە گرفتێکی سەرەکی و هەڵبژاردنەکان و نەتیجە بژاردنەکان یەکێکە لە هۆکارەکان کە بڕیار دەدات. بەڵام بە ئەزموونی دوای هەڵبژاردنەکان زەحمەتە سوودانی بتوانێت بۆ خولی دووەم بتوانێت سەرۆکوەزیران بەدەست بێنێتەوە، بێتەوە کەسێک کە بتوانێت بۆ خولی دووەم عێراقی بەدەستەوە بێت، چونکە ئەگەر وا بێت و کاتە شیعەکان سەرکردەکانی تر زۆر لاواز دەبن. بە تەبیعەتی حاڵش وایە ئەو کەسێک کە لە دەسەڵاتە زیاتر دەسەڵاتی بەدەست دەبێت. وە لەبیرمان نەچێ مالیکی دوو خول سەرۆکوەزیران بوو، بۆی هەتاکو ئێساش بەهێزن، چونکە لە خولی یەکەمە قۆناغێکی بڕی، لە خولی دووەمە قۆناغێکی زیاتری بڕی، توانی جێگەپێی خۆی زیاتر لە سیاسەتی عێراقا قایم بکە، چونکە کاتێک کە مالیکی بوو بە سەرۆکوەزیران لە هادی عامری بەهێزتر نەبوو ولا ئەوان تر بەهێزترەوە، بەڵام سەرۆکوەزیران قووەتی پێدا و سوودانیش ئێستا ئەو خەڵکی کە لە چوادەری کۆبۆتەوە مانای ئەوە نییە کە کەسێکی بێزە، چونکە لەبیرمان نەچێت کاتێک کە سوودانی بوو بە سەرۆکوەزیران تەنها خۆی یەک پەرلەمانتاری هەبوو. لەبەرەوە کە کاتێک ئێستا ئەو خەڵکە لە چوادەری کۆبۆتەوە بەهۆی مەنسەبەکەیەوەتی بەهۆی ئەوەی کە پێگەی سەرۆکی وەزیران لە لای ئەوە لە ئایندەشدا ئەگەر هات هەڵبژاردنەکان
سوودانی دەنجی زۆری بەدەستێنە ئەوەیەکە لە خاڵەکانی بەهێزبوونی سوودانی نەکەمبووی ئەومان لەبیر نەچیە سەدر 73 کورسی بەدەستێنە 73 کورسەکەی زۆرترین دەنگی شیعەکان بوو نەیتوانێت سەرۆکوەزیرانێک دیاری بکات بامان شێوە بۆ سوونەکانی ژوایە و بامان شێوە بۆ کوردی ژوایە و هیوادارم ئاندەیەکی باش ڕوو لە خەڵکی بکە و ڕوو لە هەرێمی کوردستان بکە و پرۆسەیەکی سیاسی سەرکەوتوو بەڕێوە بچێت. سپاس دەکەین دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستە سیاسەکان مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین سپاس بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ